جا بۆ ئەوەی قسە لەسەر کێبڕکێی زەبەلاحەکان بکەین لەسەر کڕینەوەی شارێکی سینەمایی یاخود مێژوویەکی سینەمایی کە وارنر بەرزەرسە دواتریش قسە لەسەرەوە بکەین پیشەسازی فیلم دەکرێت لە هەرێمی کوردستان بگاتە چ ئاستێک لە دووهۆکەوە هەوراز محەممەد سینەماکار وەردەگرم. کاکە هەورازەم کاتت باش پێمان بڵێ ئەم کێبڕکەیە چۆن دەبینی بۆ کڕینەوەی وارنر برۆزەرس؟ ئایا پیشەسازی فیلم کە ملیاران دۆلارە داهاتی و کۆمپانیانی باسم کرد چاوەڕێ بکەین لەمە گەورەتریش بێت؟ خۆم بە خۆشحاڵە زارم لە تەوەریکی ئاوایە بەشدارم هاوڕێیان سڵاو بۆ کوساتی عزیز و بینەرەکانتان. بابەتێکی گەرم و گوڕی جیهانیە. قەزیەکە تەنیا بازرگانی و لایەنە پیشەسازیەکەی سینەما نیە، بەڵکو کێبڕکێیەکی گەورەیە. پێم وایە ئەمە بەپێی ئەو لێکدانەوانی کە ئێستا بۆ ئەم دۆخاکرێ، ئەمە سەرەتای گۆڕانکاریی گەورەیە لە مێژووی سینەمایە، چونکە وەک هەندێک لەو کریتیکانی لەبارەی ئەم بارودۆخەوە نووسراوە، قسەکە لەسەر ئەوەی ئایندەی سینەما لە ناو هۆڵە ئەمێنێ یا ئاچێتە سەر ناو ستریمەوە. چونکە ئێمە ئازانین معادلەیەک یا هاوکێشەیەکی سینەمایی کە لە ڕابردووە هەبووە، ستۆدیۆکان، کۆمپانیا گەورەکان فیلمیان بەرهەمەهێنا و ئەم فیلمانە ئەدرا بە هۆڵەکانی سینەما، خەڵک بە شێوەیەکی خۆویستانە ئەڕۆیشتن تکتیان ئەبڕی و ئەچوون بۆ تەماشاکردنی فیلمەکان. بەڵام بەتایبەت لە دوای پەتای کۆڤید-19ەوە کاتێک ئەو یەک ساڵە لۆکداون بوو، خەڵک هەموو لە ماڵەوە بوون، پلاتفۆرمەکانی وەک نێتفلێکس و HBO و OSN و کۆمەڵک پلاتفۆرمی تر زۆر بە خێرایی گەشەیان کرد و وایان کرد خەڵک فێری ئەو شتە ببێت لە ماڵەوە تەماشای فیلمکە و ستریمەکان بەهێز بوون. ئێستا ململانەیەکی گەورە لە نێوان ستریم و ساڵۆنی سینەما یا هۆڵی سینەما هەیە. قسەیەک لەسەر ئەوەیە کە ئایا ئایندەی سینەما بۆ کامیانە بێ، بۆ ستریمە بێ یا بۆ هۆڵی سینەما بێ. لەم نێوەندەیە ئەم گرێبەستەی کە هاتۆتە ناوەوە، ئێوازانن نێتفلێکس دروشمەکەی وەک بەڕێزیشی باسی کرد ئەوەیە جیهان خۆشبەختتر بکە و دروشمێکیان ئەوە کردووە تۆ هەر کات دەتەوێ مێژووی فیلمەکانی سینەما، چکە معلومی بەڕێستانە کە کۆمپانیای WB یەکێک لە گەورەترین کۆمپانیەکانی مێژووی بەرهەمهێنانی فیلمە لە دنیا. ئەم هەموو فیلمە ئۆتۆماتیکی ئەبێ بە بەشێک لە پلاتفۆرمی نێتفلێکس، هەروەها HBO بە هەمان شێوەکە دنیایەک فیلمی سەرنجڕاکێشی تایە، واتە مێژووی سینەما ئەڕواتە ناو نێتفلێکسەوە و چیدی گریمانی ئەوە کرێ کە ئیتر سینەما وەک شانۆ ببێ بە ئیڤێنت خەڵک ڕۆیشتن بۆ تەماشاکردنی، نەک وەک کللتوری ژیانی ڕۆژانەیی. ئەمە ململانێکی گەورەیە نازانی بەرەو چۆڕە، بەڵام بە بڕوای من ئەم ڕێچکەیە ینی بۆ ئەم ڕۆی جیهان بەرەو ئاڕاستەیە ڕۆ کە ستریم بەهێزتر خۆی بنوێنێتەوە. هەرچەند بۆ من خۆش نییە وەک سینەماکارێک، چکە دروشمەکەی پێشتر بینینی فیلم لە سینەما شتێکی ترە، ئەوە ئەگۆڕێ هەڵبەتەکان لە مۆبایلەکە یا لە شاشەی لاپتۆپەکەی و سەری فیلمکە. هەڵبەتە تەماشاکردنی فیلم لە سینەما هەر شتێکی ترەوە کێبڕکێ ناکرێت بە ستریم، بەڵام ستریم وای کردووە ماڵەکان ببن بە سینەمایەکی بچووکەویش چێژی خۆی هەیە. بە تایبەت ئەم چێژە وەکەوەی کە تۆ ئاوڕ لێدایەوە لە با بڵێن کۆڤید-19 لە کۆرۆنایە خەڵکەم چێژەی تاقی کردەوە بۆیە سەرکەوتوو. ئێستا کەنداوی عەرەبی دەیەوێت WB وارنر برۆزەرس بکڕێت. ئایا خەلیج بۆ ئیشی بەم پێ دوایە بۆچی ئیشی بەم مێژووە زەبەلاحی سینەما؟ ئێستا بەڵێ کەنداوی عەرەبی بە دیاریکراوی سعودیە گۆڕانکاریشی گەورەی لە ئاستی سیاسی ئابووری لە ناوچەکە هێناوەتە دی و بە تەواوەتی ئەو فۆرمەی پێشتر پێی ئەناسرایەوە ئەوێ بیگۆڕێەوە شناسێکی تازە هەڵبگرێ. جاران تەنیا ناوچەیەکی بە دیاریکراوی باسی سعودیاکەم کە ناوچەیەکی ئاینی یا بۆ شوێنی پەرستن ئەناسرا، بەڵام ئێستا بەنمونە هەر ئەن لەم کاتێک کە من و تۆ قسەی تیاکەین لە دوهۆک چۆن فستیڤاڵی فیلم هەیە لە ئامەد، فستیڤاڵی فیلم هەیە ئاوا، فستیڤاڵی ڕێدسیش هەیە کە یەکێک لە گەورەترین ئیڤنتەکانی سینەمایە لە دنیا و ئەو گرێبەستانەی ئەمریکایە کردی و پشکەکانی لەناو گرێبەستەکانە زۆر هێندە ناچاوەڕوان بەرز کردەوە کە تەنانەت ترەمپ خۆی سەرسام ببوو بۆ بارودۆخە
بینیمان لە ناو میدیاکانەوە و ئەوێ ئەو یەک نزیک بوونەوە لە ئەمریکا و بەدەستهێنانی ئەو کللتورە مێژوویە هونەریەی جیهان ببەستێتەوە بەخۆیەوە بۆی شناسیی تازە بە وڵاتی باتەوە. شیکاریەکی جوان بوو. باسی پیشەسازی فیلم بکەین لە هەرێمی کوردستان وەکو سینەماکارێک لێ ڕازید وە گەیشتۆتە چ ئاستێک ئێستا؟ گرفتەکە چییە؟ ئێستا وەک باسمان کرد قەبارەی ئەو بڕەپارەی ئێستا لە دنیاە بۆ سینەما سەرفەکرێ زۆر 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 گەورەترە لەوەی کە تەنانەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیا و ئەمانەشا هەیە. چ جای بێتە سەرەوەی بارودۆخی کوردستان، کوردستانێک کە هەر خۆی لە بنەڕەتەوە دابەشی 4 پارچەکراوە، هێشتا مەسەن دروستکردنی فیلم لە بەشێک لە پارچەکانی کوردستان لەبەر قەدەغەبوونی زمانی یاساغا ئەگەر بێت و فیلمێکیش دروستکرێ ڕەنگە لەو وڵاتانی کە تایە سیستمێکی تاڕادێک جیاوازی سیاسی هەژمونگەر هەیە ڕەنگە فیلمە کوردیەکان نەتوان نمایشیش بکرێن. ئەوەی ئەمێنێتەوە بۆ فیلمسازی کورد هەرێمی کوردستانە کە فیلمسازانی پارچەکانی تریش چاویان لەوەیە هەرێمی کوردستان وەک بازاڕی خۆیان ببینن و فستیڤاڵەکان بە فستیڤاڵی خۆیان بین هەرچەند ئەمە مای دڵخۆشیە کە باشووری کوردستان یا هەرێمی کوردستان بووە بۆ پانتاییەک کە هەموو فیلمسازانی کورتایە کۆ ببنەوە. بەڵام بەڕاستی هەندێک کێشەمان هەیە. خۆ دەزانی ئێستا باسی قەبارەی بینەرمان کرد کە بینەر چەند ڕێژەکەی گەورەیە لە بینینی ستریم لە نێتفلێکس زیان بینینی هۆڵەکانی سینەما لە دنیاە. بەڵام بە بەراورد بە کوردستان بەو سێ چوار شارەوە کە هەمانە ژمارەی بینەرانمان زۆر زۆر کەمە. جگەلەوە بە جۆرێک شێوازی شێوەزارەکان لەسا لە هەرێمی کوردستانە تۆ سۆرانی و هەیە، بادینی و هەیە، کەلهۆڕی و هەیە، هەورامی و هەیە. جگەلەو کللتوری چون وە سینەما زۆر زۆر لاوازە، بۆیە بەرهەمهێنانی سینەمایش وەک پرۆدەکشن زۆر زۆر کەمە. لە ساڵێک کاتەیە پەڕێ فیلمێک دوو فیلم خۆی کوژێت 3 فیلم بەرهەم نایەت و ئەمەش تەنانەت ناتوانێت بەشی ئەو پارەی لە پرۆدەکشنەکە سەرفکراوە لەلایەن بینەرەوە بگەڕێتەوە. بۆیە هەندێک ئەزمموی دنیایی هەیە کە کەرتی گشتی حکوومەت هاوکاری بەردەوامبوونی ئەم سیستمانەکە. باش زۆر جا دەوترێ هونەر هیچ سنوورێکی دیاریکراوی نییە. ناتوانین سوود لەم چەمکە ببینین، لەم دێڕە ببینین بۆ ئەوەی فیلمی سینەمایی بە جۆرێک پێش بخێن، پیشەسازی فیلم بە جۆرێک پێش بخێن کە بێتە سەرچاوێکی گەورەی داهات بۆ سینەماکارانی کورد و ئەو کەسانی لەو سێکتەرەی شەکەوە کەرتی سینەما ببوژێنێتەوە. سپاس. بەدڵنیاییەوە فیلمە کوردیەکان لە ئێستاە ئاستی زۆر زۆر باشیان بڕیوە. هاوڕێ عزیزم، ئێستا فیلمە کوردیەکان لە فستیڤاڵە گەورەکانی دنیاە بەشداریەکان خەڵات وەرەگرن و ئەبنەمایی سەرنج. بەڵام مەسەلەی بڵاوکردنەوەی فیلم لە هۆڵەکانی سینەمایە پێویستی بە کۆمەڵێک گرێبەستی یاسایی هەیە، پێویستی بە دامەزراوە هەیە کە ئێمە لە هەرێمی کوردستانە نیمانە، پێویستی بە یاسای تایبەتی کولتوری هەیە، پێویستی بە سیاسەتی کولتوری هەیە، پێویستی بە دەعمی حکومی هەیە، پێویستی بەوەیە کە لەسەر ئاستی وەکو با بڵێن دەوڵەتی پەیوەندیەکان ڕێک کرێ لەگە وڵاتانیان کۆمپانیای کەرتی تایبەت لە ئاستی بڵاوکردنەوە دروست ببێ بۆی فیلمە کوردیەکان بنێرێ بۆ هۆڵی سینەماکان لە دەروەوەی وڵات. بەداخەوە ئێمە هیچ لەمانەمان نییە. ئەوەی هەیە تەنیا فیلمسازەکان خۆیانن لەسەر ئاستی شخصی خۆیان فیلم دروستەکەن، لە ئاستی زانستی خۆیان پێشخستووە، خۆیان فیلمەکانیان ئەنێرن بۆ فستیڤاڵەکان و هەر خۆشیان خەڵاتەکان وەرەگرن. هیچ پشتیوانێکی ڕێکخراو بۆ ئەمە نییە بەڕاستی بەداخەوە. دەبینین $10,000 بۆ ڕیکلامێک خەرجەکرێ. بەڵام لەو لاوە باز لەوە دەکرێت کە وەبەرهێنەران پارە ناخەنە نێو بەرهەمێنانی فیلمی سینەماییەوە. چی کراوە بۆ ئەوەی وەبەرهێنەران و ئەوانەی کە خاوەن پارن لە هەرێمی کوردستان پەلکێشی نێو پیشەسازی فیلم بکرێن؟ من پێم وایە هیچ نەکراوە. بەداخەوە ئەو قسەیەکەم ڕەنگە ئاوا زۆر دایرێکتیش کرد ئەو قسەیە وتبێ. ڕیکلام تیڤی کۆمێرشاڵ مەسەلەی براندین بۆ یان باڵ مارکتین بە شێوەیەکی گشتی ئەدڤەرتایزین زۆر زۆر پێشکەوتووە لە هەرێمی کوردستانە بۆ لە بەرووی کۆمپانیا بازرگانیەکان پێویستیان پێیەتی. تۆ لە من باشترە زانی یاسایەکی ئابووریمان هەیە الحاجە ئوم الاختراع، ینی پێداویستی ئەبێ بەدایکی داهێنان لەبەرەوەی کۆمپانیا پیش با بڵین سەرمایەدارەکان یا بازرگانیەکان لە کوردستان پێویستیان بەوە بۆ ئەو کەرتە پێشکەوێت کەم کەرتە پاش پێشکەوتووە و بەشێک لە کادرە سینەماییەکانمان ئێستا لە ناو بواری ئەدڤەرتایزین ئایشەکەن بەداخەوە کە پێویست بوو لە بواری سینەمایە کار بکەن. من چەندین جار و جگە لە من هونەرمەندانی تریش
چەندین جار پێشنیازمان بۆ حکوومەت کردووە هەر بە نمونە ئێمە یاسای باجمان هەیە لانی کەم ئەگەر بتوانرێ لە ڕێگەی یاسای باجەوە ساڵانە سنووقێک دابین بکرێ ئەو باجی کە لە سەرمایهدارەکان لەوە بەرهێنەکان ساڵانە وەرەگیرێ بەشێکی بۆ کەرتی کولتور و لە ناویشیا بۆ سینەما دابنرێ ئەو کاتا توانرێم کەرتە تەواو پێش بخرێ یان وەک چۆن هەندێک یاسا هەیە بە نمونە ئەگەر بێت و سەرمایهدارێک یاوە بەرهێنەرێک لە ساڵەکە مزگەوت یان خەستەخانە یا مەکتەب دروستکە هەر بە هەمان شێوە ئەگەر بەشێک لە سەرمایەکەی بخاتە خزمەتی کولتور و دروستکردنی هۆڵی سینەما و بەرهەمهێنانی فیلمەوە لە باج ببەخشرێ ئەو کاتە ئێمە بینین ڕەنگە بەرهەمهێنانی سینەمایی و پێشکەوتنی سینەما زۆر زیاتریش بێ بەڵام لەم بوارەوە بەداخەوە توانم بڵێم هیچ شتێکی لەو ڕێکارانە نەگیراوەتە دوایین پرسیارم کاکە وراز ئەوەی کە سەرنجی بدەیت لە شارەکان یاریێنی کوردستان لە سەرجەم شارەکاندا هۆڵی سینەمای شایستەمان نییە بۆیە ناتوانین گلەی ئەوە بکەین کە بڵێن فیلمە سینەمایەکانمان بینەریان نییە چونکە هۆڵەکان ڕۆڵیان دەبێت پێ دوایە تا چەند گرنگە لە شارەکانە هەوڵ بدرێت کە هۆڵی سینەمایی پێشکەوتوو زۆر با بڵێن ئەوەی کە بە کوالیتیکی بەرز لە ڕووی دەنگ و لە ڕووی ڕەنگەوە بنیاد بندرێت دەبێتە هۆی ئەوەی کە خەڵک بێت تەماشای فیلم بکە ئەزانی هاوڕێ عزیزم تەنی لە هەموو هەرێمی کوردستانە تەنیا لە شاری سلێمانی شوێن هەیە کە تایبەت بە هۆڵی سینەمایە مەسەن لە سلێمانی ئێمە دوو سینەمامان هەیە سینەما سالم و سیتی سینەما هەردووشیان لە بناغەوە سینەمان بەڵام لە شارەکانی تری کوردستان لە ناو مۆڵەکانە کە شوێنی بازرگانی جیاوازن لە دوکانی یاری مناڵانەوە تایەتی تا جلوبەرگەوانە و سینەماشی هۆڵی سینەماشی تیادانراوە واتە بۆ کراوەتە ناو بەشێک لە سیستمە بازاڕەکەەوە و بینینی فیلم لە ناو مۆڵە زۆر هەستەکەی فەرقی هەیە وەک لەوەی کە تۆ هۆڵی سینەماو هەبێت چ جای لە شارۆچکەکانی مەسەرەن لە ڕانیە لە هەڵەبجە لە چوزانم لە چەمچەماڵ لە زاخۆ لە هیچ یەکێک لەم باڵێن شارە بچووکانە هۆڵی سینەما هەربوونی نییە بەدڵنیاییەوە ئەگەر هۆڵی سینەما هەبێ کولتوری چون بۆ سینەماش دروستە بێ بۆچی ئێستا ئەمە لە کوردستانە ئاستی بینەر لە سلێمانی زۆرترە لە شارەکانی تر لە بەروی سینەمای هەیە خۆگەر شارەکانی تریش هۆڵی سینەمای بە کولتوری بینین بۆ بینینی فیلم و چون بۆ سینەماش زیاترە بوو ئێستا دنیا لەسەر ئەوە ماونەتەوە ئایا ستریم جێگەی هۆڵی سینەما ئەگرێتەوە یان هۆڵی سینەما خۆی مێنێتەوە ئێمە هێشتا شارەکانمان هۆڵی سینەمایتیانە زۆر باش بەڕێز هەوراز محەممەد سینەماکار زۆر سپاس